نەوەکو خۆی جێبەجێ بکرێت زۆر باشە ئێمە دەمانەوەی قسەی زیاتر پرسی زیاتریش لەسەر ئەم بابەتە بکەین ئەمە وەکو پێشتری ژامەژەم پێکرد ئێمە میوانێکمان لەگەڵە بێت کە بۆ خۆی ئەندامی لێژنەی داراییە لە پەرلەمانی عێراق و ئاگای لە وردەکاریەکانی ئەم بابەتە هەیە کە بۆچی هەندێک لە ئەندام پەرلەمانەکان ئەوانەی لە ناو لێژنەی دایخود ئەندامی پەرلەمان شیاوی باسە کە دەبێ بڵێن ئیخلاس لێمی بۆ خۆی جێگری سەرۆکی لێژنەی داراییە بۆچی هەندێک لە پەرلەمانتاران بۆچی پاشگەز بوونەوە بۆچی دەستکاری مادەی 13 و 14 کرد زۆر باشە وەکو گوتم ئێمە میوانەکەمان زۆر بەڕێز ئیخلاس دلێمی جێگری سەرۆکی لێژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە خات و ئیخلاس شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشەی ژووری هەواڵی کوردستان 24 ئەرێ بەڕاست لە کۆبوونەوەی لێژنەی دارایی چی ڕوویدا بۆچی گۆڕانکاری لە مادەکانی تایبەت با هەرێمی کوردستان کران نعم بڵێ سەرەتا سلااو ڕێز بۆ بە ئێوە و بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24 بێگومان کۆبوونەوەیەکە بوو ڕۆژی پێشەمەی ڕابردوو کاتژمێرنەوەی ئێوارە دەبوو ئەو کاتە ئەم بابەتەکان هەرێمی کوردستان گفتوگۆی لەبارەوە نەکرێ بەو پێیکەوە دواخراوە بابەتەکە دواخران ئەوەی کە سەبارەت بە هەرێمی کوردستان بوون بەڵام دواتر چی ڕوویدا کاتێک کاتی لە کۆبوونەوەی هۆڵی کۆبوونەوە ئێمە بەڕاستی شۆک بووین کاتێکەوە بابەتەکان گۆڕانکاری بەسەرداهات و هەموار کراوەتەوە پێشنیاز کراوە لەلایەن چێ لەلایەن ئاسایی بوو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەمواریان کردوتەوە چێ پێشکەشی کردەوە ئەندامێکی ئاسایی بە پێشکەشی کردووە پێشنیازەکەی کردووە ئەوان گوتیانە ئەوان پێشنیازی ئێمەیە و هەروەها پێشنیازی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بووە لە هەمان کە بەڕاستی ئێمە تووشی شۆک بووین پرسیارمان لە نوێنەری یەکێتی کردگوتی بەڵێ ئێمە ئەمە پێشنیازی ئێمەیە ئەوان دەستیان بەخوێندنەوە کرد بەڕاستی ئێمە سەرەتا ناڕزاتیمان لەسەر میکانیزمەکە دەربڕی ناکرێت بم ڕێگایە پێشنیازەکە بکرێت پێویستە ڕێکەوتنێک هەبێت پێویستە نوسخەیەکی هەبێت بۆ پێشنیازەکە دواتر ئێمە بۆمان ڕوونکردنەوەکو لێژنەی دارایی بۆمان ڕوونکردنەوە کە ئێمە پابەندین بە کارنامەی حکوومەت بڵین لە هەمان کاتدا ڕەشنووسی حکوومەت ڕێکەوتن هەیە لەنان ئیدارەی دەوڵەتەوە ڕێکەوتن هەیە لەگەڵ حکوومەتی فیدراالی کە بەڕێز سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی واژۆی کردووە بەڕاستی ناکۆکریی لەگەڵ ئەم ڕێکەوتنانە ناکرێت کە بچێتە سەر بۆیە ئەوەی کە ڕوویدا ئایا ئەو مادە ناکۆشیانە چین کەوا دەکرێت گۆڕانکاری بەسەردابێت و بەڵام بابەتی هەرێمی کوردستان لە نێو لیژنەی دارایی گفتوگۆ بکرێت بابەتەکە سەرەتا دواخرا دەبوو پێشتر ڕێکەوتن لەسەر بکرێت لەلایەن لایەنەکانی ئیدارەی دەوڵەتم بەڕاستی ئەمە بابەتە ڕاست نییە لە هەمان کاتدا ناکرێت پەرلەمانتارێک یاسایەک بۆ گەل بنووسێت کە 6 میلیۆن و نیو کە زیاترە حکوومەتی خۆی هەیە لە هەمان کاتدا ژمارەیەک وەزارەتی هەیە دامەزراوەی خۆی هەیە بەڕاستی ئەمە دژە ئەمە ئەسڵەن جێبەجێش ناکرێت لە هەمان کاتدا بەڵام ئەوەی کە بابەتەکە هەیە شتی نامۆ لەم پێشنیازە هەیە هەمووان تەنانەت لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانیش نییە پێشنیازەکە بەڕاستی من تووشی سەرسوورمان بووم کە ستێک تۆ ڕێکەوتنێک دەکەیت تۆ لە بەرژەوەندی تۆش ڕێکەوتنەکە بکرێت لەگەڵ بابەتەکانی خواستەکانی تۆ یەکان گیر بێت ئەگەر زیان بەلایەنەکانی دیکە بگەێنێ ئەمە تەنها زیان بە تەنها لایەنێک ناگەێنێت تەنانەت زیان بەخۆشیان دەگەێنێت کە واژویان کردووە بۆیە چەند مادەیەکی تێدا هەیە تەنانەت زیان بە یەکێتیش دەگەێنێت باس بابەتی کەرکووک کێڵگەنەوتەکانی کەرکووک تۆ باسی کێڵگەنەوتەکان دەکەیت تەنانەت باسی دیکەش بابەتی هەناردەکردی نەوت بابەتی پاشەکەوتی موچە ئەمە کوتینان دروست دەکات کەواتە ئەم بابەتە چۆن مامەلە لەگەڵ دەکرێت مادەیەک هەیە کە پێشنیاز کراوە لەلایەن یەکێتیەوە کاتێکەوە حکوومەت هێرێن پابەند نەبێ بابەت شایستەدارەکان ئەو کاتە بەغدا مامەلە لەگەڵ پارێزگاکان دەکات واتە سلێمانی ڕاستەوخۆ مامەلە لەگەڵ بەغدا دەکەوە هەر پارێزگایەکی دیکە بابل و سەما و سەلاحەدین بۆیە من ئایا دەپرسم ئایا چۆن گەلی کوردی ئەو هەموو تێکۆشانەی کردو ئەو هەموو ساڵە
بۆ ئەوەی کەوا شایستە دەستورەکانی دەستکەوێت لە چوارچەوەی هەرێمی کوردستاندا چۆن دەبێت سازش لە مافە دەستوریەکان بکرێت لە خۆی بکات بە پارێزگایەک بەڕاستی ئەمە شتێکی نامۆیە ئەم خاڵە شتێکی نامۆیە کە برانی شتی لەسەر ئەم خاڵە ڕەزامەندیان داوە دوای گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بەڕاستی شتێکی دیکەی ڕوویدا دەمەوێت لێرە دووپاتی بکەمەوە کەوا ئەو مادانەی کەوا پێشنیازکرا ڕۆژانە لە لیژنەی دارایی ڕۆژانە لە لیژن دارایی باز دەکرێن ئێمە دەنگدانی لەسەر دەکەین دواتر دووبارە دەکەینەوە پێشمان وایە کەەوە جارێکی دیکە دەنگدان دەکرێتەوە بێگومان ئەم مادانە هەڵدەوەشێنەوە زۆر باشە خات و ئیخلاسیەوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا ئەویشەوەی ئەو گۆڕانکاریانە بەبێ ئاگادارکردنەوەی ئێوە ئەنجام دراوە یعنی ئەمەش بۆ خۆی جۆرێک نییە لە پێشێلکردنی ڕێکەوتنامەکەی نێوان هەولێر و بەغدا بەبێ ئەوەی ئێوە ئاگادار بکرێنەوە هاتوون ژێر بەژێر جۆرێک لە ڕێکەوتنی تریان کردووە بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە دژی ڕێکەوتنەکانە دژی ڕێکەوتنە لە نێوان هەولێر و بەغدا ئەمڕۆ حکوومەتی فیدرالی حکوومەت هەرێمی کوردستان سێ مانگە دانوستان دەکرێت شان دێت و دەچێت ئەم ڕەشنووسانە ڕەزامەندی لەسەر درابوو لەلایەن حکوومەتی فیدرالی و حکوومەت هەرێمی کوردستانەوە بۆیە ئەم ڕەشنووسانە پابەند بوو دەبوو بۆ هەردوو لا جێبەجێ بکرێت من بە بۆچوونی خۆم ئەم ئەندامانە بەشێکیان کەوە ڕەزامەندیان لەسەر گۆڕانکارێک و پێشنیازەکە داوە بەدڵنیاییەوە بەڕاستی ئاماژەیەک هەیە بۆیان ئاماژەیەک هەیە لەلایەن سەرۆک حیزبەکانەوە بۆیان پێمان وایە کە بەڕێز سەرۆک وەزیران ئەگەر هاتوو دەیەوێت ڕۆڵێکی گەورە بژێڕێت لەم بابەتەدا پێویستە دەبێت و بتوانێت دەیتوانیکەوە هەموو ئەو برگانەی کەوا دەنگمان لەسەر داوە پەیوەستن بە سەرۆک وەزیران پێویستە پەیوەندی پێکردباوە کە جارێکی دیکە بخرێتە دەنگدانەوە هەروەکو چۆن لە حکوومەت هاتووە بۆچی تەنها مادەکانی پەیوەست بە هەرێمی کوردستانەوە بەڵام ئەمڕۆ دەبینین سەرکردایەتی لە بەغدا بە نوێنەراتی وەزیری دەرەوەی عێراق ئەمڕۆ لەگەڵ تەواوی لایەنە سیاسەکان لە پەیوەندیدا بۆ ئەوان ئێستا لە کۆبوونەوەدان کۆبوونەوەیان هەیە لەگەڵ بەشێک لە لایەنە کاریگەرەکان سەبارەت بم پرسە و ئەو کاتە هەڵوێستێکی جدی دەبێت پێشمان وایە ئەم ڕەشنووسانە هەڵدەوەشێنەوە گۆڕانکاری بەسەرداتی و دەگەڕێنەوە سەر ڕەشنووسی حکوومەت هەروەها سەرۆک وەزیران هەروەها سەرۆک بارزانانی لە هەمان کاتدا لەگەڵ وەزیری دەرەوەی عێراق سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لەسەر هێڵی بەردەوام بۆ ئەوەی کەوا بابەتەکە بە شێوەیەکی دیکە بێت بابەتەکە ئێمە ئەمڕۆ دەبینی لە هەموو بودجەکاندا ئەم جۆرە مشتومڕانە دەبینین لایەنە سیاسەکان کە بەم شێوازە مامەڵە دەکەن دەکەونە ژێر فشارەوە لە پێناوچی لە پێناوە بەرژەوەیەکی تایبەت لەلایەن سەرۆک وەزیرانەوە کە فشارێکی سیاسی دژی پارتی دیموکراتی کوردستان لە پێناو بەرژەوەیەکی دیاری کراودا بۆیە ئێمە نامەنەوێت کە واقوتی گەلی هەرێمی کوردستان بکەوێت ژێر کاریگەری ئەم ناکۆچیانەوە بۆیە ئێمە گەلی کوردستان دڵنیا دەکەینەوە کەوە ئەم مادانە جێبەجێ ناکرێن جارێکی دیکە دەنگدان لەسەر مادەکان دەکرێتەوە بە ڕەشنووسی حکوومەت جارێک کە من دەمەوێت ئاگدارتان بکەمەوە کەەوە کاتێکەوە ئەم مادانە خسترانە دەنگدانەوە ئێمە زۆر ناڕزاتیمان دەربڕی چونکە ئەمە دژی ڕەشنووسەکەی حکوومەتە برایانی سونە ئەوان دەنجیان نەدا لەسەر ئەم برگانە برانی سونەش دەنجیان نەدا هەروەها یەکگرتووی ئیسلامیش بەڕێز جەمال کۆچەریش ئەویش دەنجی نەدات لەسەر ئەم پێشنیازە ئەوەی کە دەنجیدا لەسەر ئەم پێشنیازە یاسایە چێ بوون تەنها پێکاتی شیعە و یەکێتی نیشتیمانی کوردستان بوون ئەوان دەنجانتە تەنها ئەمانە دەنجاندا زۆر باشە تەنها ئەوان زۆری نەبوون لە نێو لێژنەکە بەڵام کورد و سونە بەشێکیان دەنجیان نەدا زۆر باشە خات و ئیخلاس کەواتە تا چەند ئێوە ئەندامی پەرلەمان و جێگری سەرۆکی لێژنەی داراییشن لە پەرلەمانی عێراق ئایا ئەم گۆڕانکاریانە بە دیاریکراوی ئەگەر پێمان بڵێیت دەستورین یا نادەستورین ئەگەر نادەستوری بن کەواتە جێبەجێ ناکرێن بێگومان ئەم بەرگانە دەستورینی ناکرێت بەکردەی جێبەجێ بکرێن زۆر مەحاڵە ئەستەمە هەر بڕگەیە کە دانراوە قورسە جێبەجێ بکرێت کە ئەمە سزاک بێت بۆ گەل سزا بێت بۆ گەل کە تۆ هەنادەینەوت وەستاوە ئەمەم پێشلکارێکی دەستوریە لە هەمان کات دەخوانە خواستا ئەگەر هاتوو هەر کێشێک لە بۆڕی هەنادەینەوت ڕوویدا لێرەوە هەرێمی کوردستان دەگوترێت پابەند نەبووە لەسەر ئەم بابەتە پێویستە قەرەبۆکانیشان بوەستێت قەرەبووی موسا
بۆیە هەندێک کاروبار هەیە لە لێو ئەم پێشنیازانەی کە دانراوە بەڕاستی ئەمە دژی دەستورە بە تەواوەتی پێشەلکاریە دژی دەستور بۆیە جارێکی دیکە دەنگدان دەکرێتەوە چونکە هەموویان پێشێلکاری دەستورن ئەم پێشنیازانە هاتوون بۆ ئەوەی ببێتە فشار لە دژی پارتی دیموکراتی کوردستان دەبێت جارێک کە بگەڕینەوە ڕەشنووشی حکوومەت هەندێک گۆڕانکاری و هەموار بکرێتەوە لە ئەسڵدا پێویستە ڕەشنووشی حکوومەت جێبەجێ بکرێت نەک هەموارێکی بکرێتەوە بۆیە ئەم کاران کردووە بۆ ئەوەی کەوە دەنگدان لەسەر بکرێت بە هەندێک لە دەستکاریەوە بۆ ئێمە پێمان وایەکەوە ئەم بابەتە پێم وایە لەو دوو ڕۆژیدا کۆتاییدا ئەم گۆڕانکاریکە ڕوویداوە پێشتر ڕێکەوتن کراوە ئێمە پرۆژە یاسای بۆ زەمان بۆ 2 مانگە گفتوگۆ دەکەین لە 2 مانگی ڕابردوودا هیچ بێئومێدیەک هیچ پێشێلکاریەک هیچ تێبینێک لەسەر پشکی هەرێمی کوردستان نەبوو لەسەر مادەکانی تایبەت بە کەپەی وەستن بە هەرێمی کوردستانە هیچ ناڕەزایەتێک نەبوو بەڵام لە 2 ڕۆژی کۆتاییدا پێشاتی سیاسی نوێ هاتە پێشەوە هەندێک پێشاتی نوێ ڕوویدا بە بۆچینی منوە هەندێک پێشاتی سیاسی ڕوویدا لەلایەن هەندێک لانی سیاسیەوە دەستوەردانی دەرەکی ڕەنگە هەبوو بێت لەم پرسەدا ڕێڕەوی وێنە گەورەکەی گۆڕی پێشنیازی نوێی هاتۆتە پێشەوە پێویستە لێژنەی دارایی کە بیکاتە بەڵام پێم وایە جارێکی دیکە ئەم کێشانە چارەسەر بکرێن ئێمە سەرکردایەکی دانامان هەیە جارێکی دیکە ئەم بابەتە چارەسەر دەکات دەگەڕێنێتەوە ڕێڕەوەی خۆی ڕەشنووشی حکوومەتەکە جێبەجێ دەکرێت هەروەکو حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر ڕێکەوتوون ناکۆچەکان لێ بۆ چوونەکاندا لەم پێش یازەرەدا لە نێوان ئێمە و یەکێتیدان تەنانەت لایەنەکانی دیکەش لایەنە عەرەبیەکان قسەی لەسەر دەکەم ئەم پارتانە ئەم لایەنە سیاسیانە لە بۆچوونی خۆم پێمان وایە پێیان وایە کە هەرێمی کوردستان پارێزگایە بەڵام پارتی دیموکراتی کوردستان پێی وایەکەوە ئەمە دەسەڵاتی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان دەسەڵاتی خۆی هەیە دەسەڵاتێکی دەستوری هەیە دوای شۆڕش دوای خوێن ڕژاوە بۆ هەموو دارێک لە هەرێمی کوردستانە لە ژێریدا شەهیدێکی لە ژێردا بە خاک سپێدراوە تۆ چۆن دەبێت ئێستا ئەمڕۆبەی دەستبەرداری خوێنی شەهیدان بی و هەرێمی کوردستانێکی فیدراالی دەستوری بکەی بە پارێزگا هاوشێوەی پارێزگەکانی دیکەی عراقدا ئەمە ناکۆچیە لە بچوونەکاندا ئێمە ناکۆچین لەم بابەتەدا ئێمە نامانەوێت کەوا هەرێمی کوردستان وەکو پارێزگا مامەڵی لەگەڵدا بکرێت ئەوەی کەوا ئەم ڕەشنووسەیدانەوە پێویستە پێگەی هەرێمی کوردستان لەبەرچاو بگرێت هەرێمی کوردستان خاوەنی دەسەڵاتی دەستوریە زۆر باشە خات و ئیخلاس دوا پرسیارە گەر بە کورتیش وەڵام دەیت و من سوپاست دەکەم کەواتە ئەو گۆڕانکاریانەی کە لە لێژنەی دارایی کردوێت یاخوات لێژنەی دارایی ئەو گۆڕانکاریان کردو لە مادەی 13 و 14 دژی پرەنسیپەکانی ڕێکەوتنی حکوومەتی ئیدارەی دەوڵەت نییە کە هەم حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی عێراق لەسەری ڕێکەوت بوون بەڵێ بە دڵنیاییەوە بە دڵنی دژی تێگەشتنە لێک تێگەیشتنەکانە دوو کۆبوونەوە کراوە کە هاوپەیمانی دارایی دەوڵەتی کردووە بۆ ئەوەی کەوا گفتوگۆی بۆ جە بکات کۆبوونەوەی یەکەم پێش ئەوەی کەوا بودجەکە بێتە پەرلەمانەوە ڕێکەوتن لەسەری تەواوی ئەندامانی هاوپەیمانی دارایی دەوڵەت لەسەری ڕازی بوون کۆبوونەوەی دووەم پێش 10 ڕۆژ بوو بە نزیکەیی لە هەمان کاتدا دوای خستنە ڕووی تێبینەکان لەسەر بودجە و ڕەزامەندیدانیانە داوایان کرد کە لە لێژنەی داراییکەوە دەنگ لەسەری بدات ڕۆژی هەفتەی مانگە بەڵام ئەم گۆڕانکاریە چاوەڕوان نەکراوە بن پێم وایەکەوە بەڕاستی لە پشت ئەم گۆڕانکاریەوە پاڵنەری سیاسی هەیە پاڵنەری سیاسی هەیە نەک تەنها دەنگدانی پەرلەمانە بەڵکو پاڵنەری سیاسی هەیە ئەوە بۆ چوونی خۆمە من پێم وایەکەوە لەم دۆخەدەچی ڕوودەدات ئەم گۆڕانکارانەی کە کراون و ڕووی داوە ئەمە بەڕاستی دیراسە کراو نەبووە تەنانەت لایەنەکانی دیکەش دیراسان نەکردووە نەیانبینیوە بۆ ئەوەی کەوا بیکەم تەنانەت بەڕاستی مجاملە بۆ مجاملە ڕازی بووینە بۆ ڕازیکردنی لایەنێک ڕازی بووینە بەڵام لە لێژنەی دارایی بەڕاستی هەندێک عاقڵمەند هەن تەنانەت لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتیشدا هەندێک عاقڵمەند هەن کەوا بە شێوازێکی کەم مامەڵە دەکەن ئایا سوودی ئەم هاوپەیمانەتە چیە ئەگەر هاتوو ڕێکەوتنە سیاسیەکان جێبەجێ نەکردن لەگەر ڕێزم بۆ ئەندامانی پەرلەمان لەگەر ڕێزم بۆ پەرلەمانتاران ئایا سوودی ئەم ڕێکەوتنە چییە سوودی ئەو هاوپەیمانەتی چیە ئەگەر ڕێکەوتنەکان جێبەجێ نەکرێت بۆیە لە بودجەی ساڵی 2020 ساڵی بودجەی ساڵی 2019 ئێمە ڕاستەخۆ لەگەڵ لێژنەی دارایی ڕێک دەکەوتیم کاتێکەوە ئەم هاوپەیمانەتیە پێکێنرا بۆ ئەوەی کاتو ئەم دۆسیە بڕێوە بات یاخۆت حکوومەت بڕێوە ببات بە گشتی ئەم بابەتەی ڕەت کردەوە ئەم بابەتەی ڕەت کردەوە ڕەتی کردەوە کەوا هیچ لێژنێکی دارایی کەوا ڕاستەخۆ مامەڵەگەن ئەم بابەتە بکات چونکە یاسایەکی دیراسە کراو هەیە بەڵام ئەمڕۆ دەبینین ڕۆڵی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لەو ئاستە پێویستەدا نییە
ئەمە بەڕاستی ئەمە تەنگژێشی دیکە دەخۆڵقێنێت ڕنگدانەوەی زیاتری دەبێت ڕنگدانەوەی چی دەبێت ڕنگدانەوەی لەسەر پێکاتەی حکوومەت دەبێت ڕنگدانەوەی لەسەر کاری حکوومەت دەبێت ڕنگدانەوەی لەسەر کاری حکوومەتی سوودانی دەبێت چونکە ئەگەر هاتوو حکوومەت کارنامەی خۆی جێبەجێ نەکرد بەڕاستی ئەو کاتە شکست دێنێت کە کاروانەکەی خۆی جێبەجێ بکات بۆی ئەگەر هاتوو ڕێکەوتن لە نێوان هەولێر و بەغدا نەکرات هەرێمی کوردستان لە بابەتەکە دەرچوو ئەو کاتە حکوومەت لە حکوومەتی فدرالی شکست دەهێنێت من مەبەستم حکوومەتی فدرالیە ئەو کاتە شکست دەهێنێت بەڵام من پێم وایە ئەم ڕەشنووسە دەگۆڕێت ئەو کاتە جارێک کە دەگەڕێینەوە ڕەشنووسی حکوومەت لەگەڵ برایان ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بەڵام لەگەڵ ڕەشنووسی حکوومەت زۆر باشە زۆر بەڕێزی خلاص لێمی جێگری سەرۆکی لێژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕاستە و خۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆیەوە شەوتان باش.